تۆ کوردی ئینجا موسڵمانی یا موسڵمانی ئینجا کوردی. ئەم پرسیارە وەگە وایە بڵێ من ڕیشم سوورە ئینجا پێستم سپیە یان پێستم سپیە ئینجا ڕیشم سوورە. هەندێک جار خودی پرسیارەکە هەڵەیە. یەکێکیان پەیوەندی بە ڕەنجی مووەوە هەیە، ئەوەی تریشیان پەیوەندی بە ڕەنجی پێستەوە هەیە. بۆیە نەتەوە کوردبوون شتێکە و ئاین و موسڵمان بوونی شتێکی تر. هەروەها خوای گەورە دەفەرموێت وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا، واتە ئێمەی لەسەر نەتەوە زمان و شێوەی جیاواز دروست کردووە و ئەگەر ئێمە بڵێن کوردین ئینجا موسڵمانی هیچ کێشەیەک لەم قسەیەدا نییە، چونکە ئەوەی کە ئێمە کوردین ئەوە هەڵبژاردەی خوایە، بەڵام ئەوەی کە ئێمە موسڵمانین ئەوە هەڵبژاردەی خۆمانە. بۆیە لە کۆتاییدا دەپرسم ئایا بژاردەی خوا پیرۆسترە یان بژاردەی ئێمە؟